ئێرە گۆڕەپانی ئاهەنگەکانەکە ئێمە لێی وەساوین لە بەغدا. بەڵێ ئەم گۆڕەپانە چییە بە دیاریکراوی و بۆچی بەکاردێنرا و کەی دروست کراوە؟ ئەم گۆڕەپانەی ئێرە نەمایشی سوپای عێراق بوو. ئەمە لێرە بڵێن ڕژێمی بەعس ئەمەی کە کردەوە خۆی کۆن دەستی پێکرد بناغی ئەم شوۆنە لە ساڵی 1976 دانرا تایبەتی لەگەڵ جوندی مەجهولە ینی بڵین سەربازی ون بۆی بێژێ شۆنە لێرە عێراق نەمایشیە کردوی هێزەکانی خۆی پێشانەدا دیگە لەوەش فڕۆکەش بە ئاسمانەوە ڕەتە بوو بێرە بەڵام ئەم شیرانە دوای ئەوە دروستکرا ینی لە ئەوڵەوە نەبوو کۆمپانیایەکی بەریتانی دروستی کرد بە ناوی مۆریس سینگەرەوە لەگەڵ کۆمپانیایەکی ئەڵمانی پۆڵای شیرەکانی دروست کرد ئەوان میتال فۆرم ئەمانە دروستیان کرد لێرە طبعاً هەموو جۆرە تانکێ لێرەوە ڕەتە بوو هی پاسەوانی کۆماری بڵین هێزی تایبەت مەغاویر بوو تۆپ بوو موشک بوو لێرە هێزی خۆی پێشانەدا هێزی سوپای عێراقی پێشانەدا بۆ جیانە بۆ نمایشی سەربازی بەڵێ زیاتر بەکارە باشە خۆی بە دەرەکراوێکەوێتی چۆی بەغداوە گۆڕەپانی ئاهەنگەکان ئێستا خۆی ئەم ناوچەیە زۆر گەورەیە ینی بڵین ئەگەر سەری تەرەفی چەپمان بکەین ئەوە ناوچەی سەوزە قەسری جمهوری ڕێک لە پشتت بەوابەی هەفتەی تەموزە کۆماری عێراق ئەو کاتە بڵین قەسری جمهوری پشتیشمان ئەبەم ناوەیە ڕێکە کاتە ناوچەی حارفیە بەناوبانگە حرفیە لە بەغا ئەم بەریشمان بڵین چەپەی پشتمان ئەکاتە قەسری مؤتەمەرات و ئوتێلی ڕەشید ئەوەی کە ڕسمەکەی جۆرج بۆشیان لە زەوی دروست کرد بوو وتیان لەیلە العەبقار درستی کردووە کە موشەکی ئەمریکا کوشتی